برسی دومین کۆڕبەندی ئابووری سلێمانی کە بۆ سێم ڕۆژ لە شاری سلێمانی بەردەوامی هەیە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات لە شاری جوان دیارە بۆ ئەمڕۆ کۆڕبەندەکە لە پانێڵێک پێکاتوو لەگەڵ ئەوەی کە لە ئێوارش کۆتایی ختامی کۆڕبەندەکە دەبێت لێرە بەشێک لە و زۆرینەی کۆمپانیاکان لە پارێزگای سلێمانی و دەوروبەری سلێمانی و هەروە شاری هەڵەبجە بەشداریان لە کۆڕبەندەکەدا کردووە لەسەر گرنگی ئەم کۆڕبەندە و لێک نزیک بوونەوەی لایەنە پەیوەندیدارەکان و ئیداریەکان لەگەڵ کۆمپانیاکانەوە بە ئامانجگرتنی ئەو پرۆژە وەبەرهێنانانی ئەو پرۆژە گرنگانی کە بۆ پارێزگا جیاوازەکان بە دیاریکاری لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵەبجەدا گرنگی هەیە تا چەند ئەم نزیک بوونەوانە کاریگەری دەبێت کە ڕۆحی ڕکابەریکردن لە نێوان کۆمپانیاکاندا زیاد بکە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ هەریەک لە بەڕێزان میران کەمال کە بەڕێزیان میران کامیل کە بەڕێزیان بەڕێوەبەری کۆمپانیای سامسۆنن لێرە ئامادەیە. زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کاک میران و هەروەها بەڕێز ئازیز ئومێد نوێنەری شاری ئارام ئەویش بە هەمان شێوە لێرە ئامادەی هێماندوو نەبن. کاک میران بۆ سێهەمین ڕۆژ کۆڕبەندەکە درێژەی هەیە، گرنگی ئەم کۆڕبەندە چی بوو کە لەم کاتەیە لە شاری سلێمانی سازکراوە؟ سەرەتا سوپاس. ئەم کۆڕبەندە هەنگاوێکە بۆ نزیکردنەوەی کۆمپانیاکان، بۆ زیاتر یەکترناسین، بۆ تێکەڵاوکردنی بیر و ڕاکانە بۆی لە داهاتووە شتی جوانتریش بکرێت و لە هەمان کاتە دیوێکی تری ناساندنی زیاتری کەرتی تایبەت لەگەڵ کەرتی گشتیە لەگەڵ حکومەتە و لەگەڵ بەرپرسانی حکومەتە بۆ ئەوەی ئەو ڕۆتینانەی کە یەک لە دوایەکانی کە هەیە لە پرۆژەکانە بەرەو ئەو کەمترین ڕۆتین بڕوە. هەرچەنە لەم کۆڕبەندەیە کەمترین بەرپرس بەشداری کرد کە پێمان ناخۆش بوو، بەڵام لەگەڵەوەشە ئەوەی بەشدار بوو زیاتر بیرروڕای زۆر گۆڕاوەتەوە و بە تایبەتی لەگەڵ ئەو برادرانی کە لە بەغاوە هاتبوون کۆمەڵی بیرروڕای زۆر جددی گۆڕایەوە لەسەر داهاتوو لەسەر ئەوەی کە چۆن هەوڵ بین پرۆژەکانمان لە دەرەوەی شاری سلێمانی شاکارکەین و بیسەلمێنین کە ئەم وەبەرهێنانەی کە لە سلێمانی هەیە لە ئاستێکی زۆر بەرزایە و داوایەکی لە ئاستێکی زۆر بەرزا بوو و هەموو بەرپرسانی کە لە حکومەتی فیدراڵی عێراق هاتبوون داوایان لەوە بەرهێنانانی سلێمانی کرد کە بەشدار بن لە ئاوادانکردنەوەی عێراقا کە خۆی بۆ خۆی مەخاڵەتی سەرکەوتنی کۆڕبەندەکەیە. من ئەم نقطەی کە باسی لێواکەی وەبەرهێنەران و بەشداربووان کە لە ناوەند و باشووری عێراقەوە هاتوون داوایان لە وەبەرهێنەران کردو بۆی بەشداری لە بژانە و بەرهێنام بکەن لە ناوەڕاست و باشووری عێراق. ئەمە دواترێکەمە پرسیارێک لەسەر ئەوەی بەشێک لە وەبەرهێنەران سەرمایەدارانی شتەنان لە شاری سلێمانی و پارێزگاکانی دیکەش سەرمایەکانیان دەبنە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان. دواتر دەگەڕێمەوە وڵات لەسەر ئەم بابەتە. کاک میران ئازیز خان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت وەکو نوێنەری شاری ئارام. کۆڕبەندەکە تا چەند توانی کە ئامانجەکانی کۆمپانیایەکی وەکو شاری ئارام لەگەڵ بیرروبۆچوونی لایەنە پەیوەندیداری ئیداریەکانی ئەم شار و پارێزگاکانی بەشدار بوو لە نێو کۆڕبەندەکەدا نزیک بکاتەوە؟ بەخۆشحاڵیەوە کە ئەمڕۆ سێمین ڕۆژی کۆڕبەندەکەیە کە ئێمە وەکو شاری ئارام وەکو لەگەڵ سپۆنسەری ئەڵماسا بەشداریمان کردووە لەم کۆڕبەندەیە. ئەنجامێکی زۆر باشی هەبوو وەکو ئێمە لە شاری ئارام. ناساندنی پرۆژەکە زیاتر بە خەڵکو و کەسانی لایەنی پەیوەندیداران کە ئەوە ئەنجامێکی زۆر باشی بۆ ئێمە بەدەست هێنا و کۆبوونەوەی ئەم هەموو پرۆژەیە لە جێگایەکی ئاوە بەم ئاستە بۆ خەڵکو و ئەو کەسانی کە ئەیانەوێت پرۆژەیەک شوێنێک بکڕن یا زیاتر بیناسن زۆر باشە وەک لەوەی کە بۆ ئۆفیس بۆ ڕاجاری وا هەیە زۆر بیناهێ نازانن ئەمە کوێیە، بەڵام کە کۆڕبەندی لەم شێوەیە بکرێت و پرۆژەکەی تیا بناسێنرێ بۆ دانیشتوان و خەڵکی زۆر گونجاو بە تایبەت خەڵکی شاری سلێمانی. لە ڕووی وەبەرهێنانەوە چ گرنگیەکی هەیە؟ توانیوێتی ئامانجی کۆمپانیاکان لێرە جێ بکرێتەوە؟ تا ڕادەیەکی باش ئەتوانم بڵێم بەڵێ لە کۆتاییە خەڵک کەسێک ئەگەر بێوێ پرۆژەیەک بکڕێ نایەت لە جێگایەکی وا بیکڕێت و معاملە بکات و گرێبەستەوەکە، بەڵام لە کۆتاییەیە مقارنەیەکەکە لە نێوان ئەم کۆمپانیایە ئەم پرۆژەیە و لەگەڵ پرۆژەیەکی تر لە ڕووی استراتیژیەوە بێ، لە ڕووی نرخەوە بێ، لە ڕووی لۆکیشنەوە بێ کە چۆن گونجاوە بۆ ئەو مقارنەیەکە کە کامیان گونجاوە بۆی و ئەو کاتە سەردانی
پرۆژەکەکە و لە ئۆفیس لەگەڵیانە ڕێکە و گرێبەستەکە و بۆ کڕین باشە دواتر دەگەڕێمەوە لات لەسەر منافسەی کۆمپانیەکان و پرۆژەی نیشتە جێبوونەکان تا چەند گرنگە لە نێو کۆڕبندێکی وایە جێ بکرێتەوە تاکو و منافسەکە بکواڵێتێکی باش بێتە بەرهەم بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک. کاک میران بەرلۆی بچمە لە ئازیزخان پرسیارم کرد یاخود بەسم لە بابەتێک کرد ئەویش وە بەرهێنەران زۆربەی جار پرۆژەکانیان بەتایبەتی لەم ساڵانەی دواییە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش پرۆژەکانی وەبەرهێنانیان دەبردە دەرەوەی هەرێمی کوردستان و زۆر جار عێراقیشی تێپەڕاند. یعنی ئەم کۆڕبەندە تا چەند وای کردووە بەرچاوڕوونیەکی دیکە متمانەیەکی دیکە بۆ وەبەرهێنەران بداتەوە. ئەمە یەکشتە بۆ ڕێکەمەوە هیچ وەبەرهێنەرێ پارەی خۆی ناباتە دەرەوە. ئێمە لە ساڵی 2014ەوە هەتاکو ئێستا نزیکی 10 ساڵە ئیجازەیان بە پرۆژەی وەبەرهێنانی تازە ڕاوەستا بوو کەمە وای کرد وەبەرهێنەرەکان بەرەو شوێنی کە بڕۆن چکە تۆ سەرمایە و پێبوو سەرمایە بێ بجوڵێنرێ. ئەم جوڵانە وای لێکا تۆ بڕۆی کۆمپانیایکی زۆرمان لە بەغا کارەکە لە هەولێر کارەکە لە کەرکووک کارەکە لە نەجەف و کەربەلا کارەکە. ئەمە مانای ئەوە نییە سەرمایەدار سەرمایە بەرێتە دەرێ. ئێمە ساڵی پار بەهۆی ئەم پرۆژەی من جاریش کەژوتومەتەوە ئەم پرۆژانەی کە توی بینی ئەگەر ساڵی پار جەنابی کاکوبات ئەمری نەکردایە ڕۆتین لا ببرێ کە خۆی لە شارەوانی سلێمانی بۆ ماوەی هەفتەیە دەوامی کرد وەکو ئەوەی کە کارەکان بە ڕۆتینێکی زۆران نەڕوە ئمڕۆ لەدایک نابوو. ئێمە کەوتینە ناو ڕۆتینێکی زۆر بەرنامەیە کە هەموو کارەکان خەرەباڵغێکی زۆری چوو بۆ سەر ئیژنە ئەڕۆی لە هیچ دایرێک بەسپاسەوە جەنابی کاکوبات ماوەی هەفتەیەک 2 هەفتە خۆی سەرپەرشتی تەواوی پرۆسەکەی کرد بۆ ئەوی دەست پێ بکاتەوە. ئەم پرۆژانەی کە ئمڕۆی بینی هەمووی بەرهەمی ئەو بەرنمەیە کە ڕۆتین نەهێڕا. ئێم وەبەرهێن لە چه حاڵەتێکە وای لێ کە بچێتە دەرەوە وەبەرهێن سەرمایەیەکی پێ ئەگەڕێ ئیش بدۆزیێتەوە بژی کە تۆ لە شارەکەی خۆتە ڕۆتین دەستی گرتی بێتی وەزعی سیاسی هەمومان نەزانین کە وەزعی سیاسی لەبوونی بانک لە ئەمانە وات لێکە مەجبوری لە شوێنێکی کرد هەوڵ بی بەرنمەیەکی تازە بۆ ژیانەدانی بۆ پارەپیاکردن دانی ئەژنا کەس حەز ناکە لە ماڵی خۆی دوورکەوێتەوە. لەم کۆڕبەندە تیشک خراە سەرەوەی کە زیاتر وەبەرهێنەران زیاتر بێنەوە ناو پشگیری حکوومەتیش کە کەمکردنەوەی ڕۆتین ئەوەی کە ئەم شارەی کە وێران کردووە ئەوەی ئەم شاری لەم 10 ساڵی پێشوە وەستانوە ڕۆتینە ڕۆتینێکی زۆر ڕێنماییەکی زۆر وای کردووە هەموو هەنگاوێکە من باسی پرۆژەی سنترال پارکە بۆ بکەم لەوانەیە شاری ئارامیش عینەن مشکلی هەبێت 4 ساڵ ئێمە خەریک بووین تا ئمڕۆ لەدایک بووە. ئەنی ئەم پرۆژێ بە ساڵی 2020 ئەعلان کرایە چوە 2023 و لە نهایەتی 23 مانگی 6 مانگێکی ئەعلانمان کردووە. کێشە لەوە ڕۆتینێکی زۆر و ئیداریەکی زۆر و موافقاتێکی زۆر وای کرد ڕۆژ بە ڕۆژ پرۆژەکە دواکەوێت زۆر کەسێ نەفەسی درێژ نییە وازی لێنێ دەیان پرۆژەمانەیە کە نەفەسی ئەوەنە درێژ نەبووە لەگەڵیان کە ئەمە خۆی لە خۆیان زەرەر لەوە بەرهێنانەکە زەرەر لەوەکە کە پارە بێتە شارەکەەوە ئیسیسمار بکرێت چونکە ئەمە بەرهێنانەی کە توی بینی دەیان و سەدان هەلیکاری دروست کردووە لە شارەکەیە. بۆیە یەکەم شت لەم کۆڕبەندەیە کە باسکراو لەگەڵ بەرپرسانی چه عێراقی بێ و چه کوردستانی بێ باسکە کەمکردنەوەی ڕۆتینە دەستگرتنی وەبەرهێنەرانە بۆی بتوانن هەلیکار دروستکردن. زەمەنی ئمڕۆ زمانی جارانی هەموو شی حکومت خۆی بیکە ئەبێ ئێمە حکومت لەو عقلێتە ئیشتراکی ساڵی هێشتاکان دەرچووە و ئەو کۆمەڵە یاسا و قەیدانی کە ماوە لە ملی خەڵکە لە ملی یاساکانە کە ئێساژ یاسای 1970کانە بەکاریت بگۆڕێت چونکە ئمڕۆ کەرتی تایبەت ئەبێ وڵات بەڕێوە وەکو چۆن لە ئەوروپایی بینی لە ئەمریکای بینی هەنگاو بە هەنگاو ڕێکخرێت. بەڵام کەرتی تایبەت پێویستی بە پشتگیری و تاواکاریەکی حکوومەتەیە. وەڵام ئێمە پرسیارە حەزەکەم بۆی ئازیزخانیش یەک دوو پرسیاری لێ بکەم لەسەرەوەی کە پرۆژەیەکی زۆر سیتێکی زۆر لە هەرێمی کوردستاندا هەیە کە تەنها خەڵکی کوردستان لی سوودمەند نابن خەڵکی بیانیش بە هەمان شێوە لی سوودمەند دەبن گەنجان کە تازە دێنە نێو پرۆسەی هاوسەرگیری و کاراسانیتیان بۆ کات تاکو سەرمایە کۆبکردنەوە تاکو دەتوانن پرۆژەیەکی تایبەت مڵکێکی تایبەت بە خۆیان بگەن. ئەم پرۆژەی نیشتە جێبوونانە لە ڕووی کواڵێتیەوە چۆنن و تا چەند کۆڕبەندێکی لەم جۆرەوای کردووە کە منافسەیەکی شەریفانە لە نێو کۆمپانیەکاندا دروست بێت بۆی بە کواڵێتی باش پرۆژەکان بێنە بەرهەم.
سەرەتا باست کرد کە ئێستا ئەبینین پرۆژێکی زۆر لە ڕووی شوێنی نیشتەجێبوون لە شاری نەک تەنها سلێمانی بەڵکو لە شارەکانی دیکەی کوردستانیش ئەکرێ ئەمە وای کردووە کە سوود بە خەڵکی بگەێنێ بۆ لەبەرەوەی کە وەکو زانی ئێستا ژیان گۆڕاوە لایفستایل گۆڕاوە جاران ئەگەر بەس پیاوەکە لە دەرەوە وایە ئافرەتەکە لە ماڵەوە بوو کاتە کێشەی بێکارەبایی یاخود بێ ئاوی ئەو جۆرە کێشانە هەلە بوو بە چۆنێک بێ ئافرەتەکە لە ماڵەوە بوو چارەسەرێکە بۆ ئەمەگە ئافرەتێک بۆ نمونە لە دەرەوە کار بکات ساعت 5 گەڕێتەوە نازانێ ئەمڕۆ کارەبای ڕئیسی هەبووە کارەبای مۆلیدا بووە ئاو هەیە نییە بۆ کێشە بۆ دانیشتوان بە تایبەتی ئەوانی خانوون دروست دەکات بەڵام ئەم پرۆژانی کە ئێستا هاتوونەتەکایەوە سوود بۆ کەسانە گەێنێ بکە بەڕاستی کارەکەن لە دەرەوە مەجالیان نییە کاراسانێکی زۆر باشیان بۆکە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەو کارەبای ما بڵێن فولە ئەتوانین بڵێن وە خزمەت گوزاری باشی تیا هەیە ناو پرۆژەکە دایانگە بە باخچە بێ خۆ ڕێستۆران جیم هەر جۆرێک لە خزمەت گوزاریانە و بەنسبەت ئەوەی کە منافەسەیەکی شەریفانە هەبێت لە نێوان پرۆژەکانە بڵێ بێگومان ئێستا لە ڕووی نرخیشانە لە شێوازی پێدانی قیستەوە بگرە هەتاوەکو خزمەت گوزاریەکانی دیکە کاتەوەی کە ناو پرۆژەکە ناو شوقەکە چیتیا هەیە بۆ منە حەمامی تورکی بێ یاخود بڵێن عەزلی گەرما و ساردی بن لە ڕووی ئەوانەوە وەکو شاری ئارام چی جیاوازی پێشکەش بە خەڵک کردووە کە جیاوازتر بێت لە کۆمپانیەکان یاخود لە پرۆژەی نیشتەجێبوونەکانی کە بەڵێ شاری ئارام ئەتوان بڵێم لە بەرزترین شوێنی شاردایە کە دیمەنی جوانی سلێمانی بە تەواوەتی لێوە دیارە چوار بینامان هەیە کە ئەوە VIPە کە ئەتوانین بڵێن ئەو کێشانی کە ئەگەر لە پرۆژێکی ترا هەبێ هەموو هەوڵمانناوە لەم پرۆژەیە نەیهێڵین بۆ نمونە لە 8 تاپقێکە تانها 2 شوقەیتیایە کە دەرگایان بەرامبەر یەک نییە و 2 ئەسانسۆریش دابین کراوە بۆ هاتوچۆ و پارکینی ئۆتۆمبیلیش لە هەمان کاتە بۆ هەر شوقەیەک 2 شوێنی تایبەتیان هەیە کە داخراوە وە لە ڕووی سەوزاییشەوە ئەوەی خەڵک مثلا پێشبینیمان کردێ و حەزیان لێبێ حەزیان زۆر لە سەوزاییە گرنگی بە سەوزایی ئێن و لە سایشتەستی پرۆژەکەمان ئێمە گرنگیمان ناوە بە سەوزایی و لە هەمان کاتیشە لە بەرزترین شوێنی شارە و هاتوچۆش لێوەی زۆر ئاسانش بەڵێ زۆر باشە کاک میران دیارە گرنگی بۆ بەرهێنەران کاتێک کارەکانیان گرنگێکی دەردەکەوێت کە حکومەت هاوکار و پاڵپشتیان بێت بۆی قەیرانی دارایی و جۆرێک لا بێمتمانەیی بە سیستمی بانکی یاخود کەمبوونەوەی دارایی لە نێو هەرێمی کورد عێراقی جیهانی گرتەوە عێراق هەرێمی کوردستانیش لی بێبەش نەبوو تا چەند ئەوەی کە پرۆژەیەکی وەبەرهێنا لە ناوچەیە کاکرێ پێویستی بە هەماهەنگی حکومەت هەیە پاڵپشتیەکان لە ڕووی داراییەوە لە ڕووی ئەمنیەت بۆ وەبەرهێنەران کە سەرمایەکانیان بە شێوەیەکی گونجاو بخەنەوە گەڕ لە ناو خۆی هەرێمدا کەرتی گشتی و کەرتی تایبەت تەواوکەری یەکترین بە مەرجێ هەردوو لە بەپێی ئەو ڕێنماوی یاسانە کارکەن بۆیە کەرتی وەبەرهێنان کە کەرتێکی گشتیە نەک لە بواری نیشتەجێیە بەڵکو لە بواری کارگە و معامل و سناعاتە لە هەموو بواری سیاحەتە پێویستی بە پشگیری تەواوی حکومەت هەیە ئەگەر حکومەت پشگیری ئەم کەرتانە نەکا ئەم کەرتانە ڕۆژ بە ڕۆژ بەرە وێرانیە چێ ئێمە یەکێ لە پانێڵەکانی دوێنێ کە باسکرا هەتاکەی ئێمە هەموو شتێک لە دەروی وڵات بێنین لە سای هەفتای بودجێ وڵاتە چێتە دەروی وڵات کاڵەن بودجە تەزیقرا بۆ ئێمە نییە ئەو پارەی کێتە وڵاتۆ هەمووی ڕاتەوە دەروی وڵات سای هەفتای ڕاتۆ لەبەری خۆمان لە هەموو بوارەکان بەڵام ئەگەر بەهەدەردانی تیان نکرێت ئەگەر کەرتی مەسەلەن کەرتی نیشتەجێ پشت بە مەوادی خۆماڵی بەستێ بتوانین دەورانێک لە بازارە دروست بکەین اقتصاد ئەساسەکەی خولانەوەی پارێ لە ناو وڵاتە بە شێوازێک کە ئەم پارێ کەمترین پارە بەریتە دەرەوەی وڵات ئەگەر ئێمە بتوانین لەم کۆڕبەندانەیە حکومەت پشگیری تەواوی سەرمایه‌داران کە هەر یەک لە لای خۆیەوە مەسەلەن ئێمە پرۆژەی سنترال پارکمان هەیە لەگەڵ یا 3-4 کارگەدا ئەمەزرێنین ئەم کارگانە ئەو مەوادانەی پێ دروستەکەین کە بۆ پرۆژەکە بەکاری ئەمە خۆی خولانەوەی سەرمایەیە خولانەوەی سەرمایە لە شوێنەکە لە باتی ئەم پارەیە بە مۆڵی بچێتە دەرەوەی وڵات لە ناو وڵاتەکەیە هەلیش کارێکی زۆر دابی نەکەین هەموو جارێمە وەکو بەڵێندەرانیش کە قساکەین ئێمە لە ساڵی 2014ەوە تا ئێستا 100,000 خریجی تازەمان هەیە ئەم خریجە تازەی بۆ چۆ بڕوە ئەم گەنجە ڕاکە بۆ خارج چۆن بیرکاتۆ چۆن ژیانێ دروستکە
تەنانەت من لە پێویستیان بە دەستگیرۆییەکە دەستگیرۆییە لەوی کاری بۆ دروستکەی ئەم پرۆژانە هەلی کاری یەکەم دروستەکات دووەمی ژێتە سەر ئەوەی کە ئەم پرۆژە نیشتەجییانە تا چەند لەگەڵ خواستی گەنجی تازایە من لە سنترال پارک بیرکردنەوەی من وابوو بەشێ لە پرۆژەکە دانێن بۆ گەنج بە پێشەشیشی $8,000 بە مانگی نێتی $300 کە ئەتوانم بڵێم لەسەر ئاستی عراقیش نرخی وانە زۆر کەسەڵت چۆن بەو نرخاکرێ من بیرکردنەوە مابوو با بەشێ لە پرۆژەکەم وەکو ئەوە بێت دەستی گەنج بگری گەنجێک بتوانێت بێتە پێشەوە ژیان بە خۆی دروستکە هەموو پرۆژەکان لەسەر ئاستێکە کە خۆ پارەیەکی زۆرت دێ بەڵام بیرکردنەوەی هەر مستەسمیرێک من بەو جۆرە بیرم کردوەوە گەنجێک چۆن سوودمەند بێ لێم گەنجێک بتوانێت هەفتا وەرەقە پێکەوە بنێ بێت بە ماگانەیەکی $300 بە $350 بتوانێت ماڵێ دروستکە ژیانێ بە خۆی دروستکە ئەمە بیرۆکەی پرۆژەی سنترال پارکەکە ئێمە دامان ناوە اینجا بەعام کە تۆ باسەکەی هەر مستەسمیرێک بیرۆکەیشی خۆی هەیە لەسەر کۆمەڵێک فیئات ئیشەکە لەسەر خەڵکی دەوڵەمەند لەسەر خەڵکی وەسەط لەسەر خەڵکی فەقیر ئەمەوە ئەکە فرەچەشنەیە دروستکە کە خەڵک جێت ئەگەڕێ بەم کۆڕبەندانەیە بیرۆکەی هەر یەکەمانی لە نزیکەوە بۆ دەرەکەوێت ئەو کاتە ئەتوانێت بڕیار بە لە چۆ ماڵی ئایندەی بە خۆی دروستکە باش توانراوە ئەو متمانە و سیقەیە لەلایەن دیارە پرسی ئابووری و سیاسی بە یەک پاکێج سیر دەکرێت لە ڕوە ئابووری و سیاسیەکە توانراوە لە ئێستا ئەو متمانەیە بۆ خەڵکو و هاوڵاتیان هەرێمی کوردستان دروست بکرێت کە پرۆژەکانی نیشتەجێبوون شوێنێکی گونجاوە بۆ ئەوان بێگومان ئێمە ئەگەر سێریکی لەم کۆڕبەندە هەمووە بەرهێنەرەکان لە گیرفانی خۆیان و توانای خۆیان پرۆژەیان کردووە پشگیری حکومەتیان هەبووە پشگیری حکومەت زیاتر معنەویە سەقامگیری سیاسی بەهێزترمانەکە بانک بوونی بانک لە وڵاتە ئێمە یەکێ لە کۆبوونەوەکانی دوێنێش کە باسمان کردەوەمان لە بانقی مرکزی عێراق کرد ئەو قەرزەی کە ئەیرێ بە هەموو هاوڵاتیشی عێراقی لەسەر ئاسی عێراق تا 100 ملیۆن بە 25 ساڵ پارەکە باتەوە ئەمە لە کوردستانیشا ئیش پێ بکرێ لەبەر ئەوەی بانقی ڕافیدین و ڕەشید لە فەرقیان لە کوردستانە نییە وەڵام ئەمە ئیش پێ ناکرێت ئەمە خۆی لە خۆیان زەربەیانە لە هاوڵاتیانی کوردستان ئەم ئیشانە ئەبێ ڕێکخرێتەوە ئێمە کاڵین حکومت پشگیرمان بێ حکومت لەم هەنگاوان تازانەیە بێتە پێشەوە شەڕمان بۆ ئەمە جۆرێک نییە ئەمە جۆرێکە پاڵپشتیە کە تێگەیشتنیشی ئەوەلیە بەڵام دوای کۆڕبەندەکە ئیشی جددی دەست پێەکە ئێمە دوای کۆڕبەندەکە بەرنامەیەوە دانراوە سەردانی بەغا بکەین وەکو وەبەرهێنەرەکان جەنابی پارێزگاری سلێمانی زۆر پشگیری کرد و خۆشی مۆحیدی داناوە هەفتەی ئامانج لەو سەردانە بۆ دوو ئامانج یەک وەرگرتنی و قەرزەیە بۆ هەرێمی کوردستان بۆ بەرهێنەرەکان دووەمیشان خاڵێکی گرنگە دۆلار بە 132,000 بە پێی سەعری عێراق ئێمە لە بازارە بە 147,000 من لە کۆمپانیای خۆمەڵم بە 140 وەریەگرم ئەمان لە کۆمپانیای خۆیانە بە شتێکم تربی ئەبێ ئەم سعرە موحد کرێ بەپێ قانونی عێراقی پێویستە هەر هاوڵاتی یەکەیەگە کرێ مانگانە تا 7 وەرەقە بە دۆلاری 132 بۆی بگۆڕنەوە بیا بە کۆمپانیاکە ئەم قانونەکە تەفعیلکەین دەیان و سەدان هاوڵاتی ئیسیفادەی لێکە ئەمە ڕاستە ئیسفادی ئێمە لە چییە؟ ئێمە ئیسفادی ئێمە لەوەی حرەکەی بازارەکە خێراترە بێ خەڵک زیاتر متمانە ئەکا زیاتریەتە پێشەوە بۆ کڕینیەکە بەڵام ئەم هەنگاوانەی کە ئێستا ئەمانوێ بیکەین زیاتر هەنگاوی خەڵک گەێنێتە پێشەوە تۆ دۆلار بە 132 بۆ بشکێت تۆ نرخی یەکەکە و نزیکی $10,000 کەمەکە لە هەر پرۆژەیەکا بیکڕێ ئەمانە واکە بازار جوڵەیەکی کەی بێتەوە اینجا لەگەڵەوەشە هاندانی سەقامگیری سیاسی چیەکە هاندانی خەڵکانی باشوور و ناوەڕاست بێن لە کوردستان شت کڕن ئەگەر ئەو دوێنێ لە یەکێ لە پانەڵەکە باس کرا زۆرترین کڕیارانی یەکەی نیشتەجێبوون لە تورکیای عێراقیە ئێ باشە ئەو جەوی کە لە کوردستان هەیە کە ئەوە چێ بۆ سەر بەحر شوقە بکڕێ بۆ شوێنێکی سیاحی بکڕێ ئێمە لە کوردستان ئەگە احتیمام بیرە بە سیاحەت ئایا لەو ئاستەیان نییە کە خەڵکێکی زۆر لێرە بێ یەکە بکڕێ کە ئەمەشی بابەتێکی گرنگە و بەهێنان لە کردی گەشت و گوزارە بۆچی لە کردی گەشت و گوزارە تا ئێستا ناکرێ هۆکارەکە کردی گەشت و گوزار پێویستی بە پاڵپشتی زیاترە پێویستی بە پاڵپشتی داراییە
دارایی زیاترە لەبەر ئەوەی کە تۆ پرۆژەیەکەکەی دیراسەیەکی جەدوات هەیە بە چەند ساڵ ئەم پارەیە دەرەکەیتەوە کەرتی گەشت و گوزار تا ئێستا لەو دیراسانەیە کە ماوەیەکی زۆر دوور و درێژی بۆ ئەوەی سەرمایەکەی دەرچێتەوە ئەمە چی دروستەکە پێشوی قسەکە بکە ئەمە چی دروستەکە خاوبوونەوەیە لە کەرتی گەشت و گوزارە ڕاستە کە ئەتوانین بڵین بەداخەوە لە ئەم زڕفەیە و بە تایبەتی لەم کاتەیە کە دروست بووە کە لە کاتێکا پرۆژەکان خەریکن ئەنەوێت یەکەکانیان بفرۆشن کە زەرێکی زۆر زۆریاوە لە کەرتی بەشی لای فرۆشتن بۆ لەبەرەوەی کە کاتێکە ئەمولە جێگیر نەبوو تاکە بەش کە لێوەی زەرمەند بێ بەشی کڕین و فرۆشتنی مۆڵکە تاکە بەش کە مەزەن زەرمەندە بە تەواوەتی بۆ لە دواتر بەشەکانی دیکە کە ئەکاتەوەی کە خەڵک چی ئەکڕێ لەبەرەوەی کە تۆ ئەمولە جێگیر نەبێ مەسەلەن خەڵکی چۆن سیقە بکاکە ئەم پرۆژە بکڕێت ڕەنگە بەیانی $، دابەزێ ڕەنگە بەرز بێتەوە تاگرێت و دووبارە بۆ پرسە دووبارە ئەگەڕێتەوە بۆ پرسە سیاسیەکە کە گرنگە کە لە ئێستا جێگیر بکرێ بە خۆشحاڵی و نازام ئەوەی من نزام لە پەرلەمانی عێراقا جێگیر کراوە بەڵام کەی کاری لەسەرکرێ و کەی بە تەواوەتی ئیشی لەسەرکرێ ئەویان نازانم بۆچی زیاتر کۆمپانیەکانی وەبەرهێنان کاکمیرانیش باسی لێەوە کرد لە بواری نیشتە جێبوونا کارەکەن بۆچی گرنگی بە کەرتە گەشت و گوزاریەکە لە ڕۆ کشتتوکاڵیەکەی شەوە ڕەنگە جۆرێک لە بۆ بەرهێنەر یاخو سەرمایه‌داری کشتتوکاڵیمان هەبێت لە بوارەیە کار بکەن چونکە لە ڕاستیە لە ئێستا پێویستی خەڵکە ئەتوانین بڵین کاتێکە مەسەلەن داواکاری زۆر بوو تۆ تەڵەبت کەم بوو گرانترە تەڵەب بەسکە تەڵەبت زیاد کرد ئەبینین کە نرخی هەرزانترە بێت ئیتر داواکاری خەڵکە بوون ئێستا خەڵکی زیاتر دانیشتوان حەزیان بەو جۆرە ژیانی کە لە ناو شوقەیە بێ یاخو لە ناو پرۆژەیەکا بێ کە تەڵەبی زۆر بوو کاتە هەوڵ ئەدرێت کە عەرز زیاد بکرێت باشە من دوا پرسیار لەسەرم بابەتە لە کاکمیران نەکەم کاکمیران تا چەند ئەم کۆربەندە توانی ناساندنێک لەگەڵ بەرپرسانی ئیداری ئەو میوانانی بانگێش کرابوون بۆنە و کۆربەندەکە دیارمە بستم لە ناوەڕاست و باشووری عێراقا لەگەڵ و بەرهێنەرانی ناوخۆ لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە جۆرە ناساندنێکی دروست کرد کە بتوانن ئەوانی جۆرێک لە پاڵپشتی بۆ بەرهێنەرانی ئەم شارە بکەن بێگومان ئەم کۆربەندانە هەموو جارەیەڵین کۆبوونەوەیکی زۆر باشە بۆ ئەم ناسینانە بەڵام کۆربەند بە تەنیا کۆتا نییە دایمەن کاڵی کۆربەند سەرەتایەکە بەرەو باشکردنی بۆ نمونە ئەم گلەیانی کە ئێستا هەیە ساڵی داهاتووە گۆربەندی هەگە هەمان گلەیی کرا کەواتە ئێمە لەم کۆربەندەیە هیچمان نەکرد ئێمە گرنگی لەوایە لەم کۆربەندەیە ئەو خاڵە و ئەو ناسین و ئەو بەرنامانەی کە ئەبێ بە پێشنیارێکی هەموو وەبەرهێنەرەکان ئەبێ بەوەی کە نوقتەیەک دائەنرێت کە چی بکرێت لە داهاتووە باشە من ویستم جوابی پرسیاری پێشووش بەمەوە پرۆژەی نیشتە جێبوون تاکە پرۆژەیە کە ئیمڕۆ کە ئەکرێ ڕاستە ئێمە وای بینین تەنها پرۆژەیەکە ئەکرێ نە پرۆژەی ترمان زۆرە ئێمە لە بواری چیمەنتۆیە لە بواری شیشە لە معاملێکی زۆر دامەزراوە لە کوردستانە بەڵام ئەویش پێوی کێشەی ئەوان لە کێشەی ئێمە گەورەترە چونکە ئێمە ئەیفرۆشین ئەویش معمەلێکە ئینتاجێکەکە ماوادەکەی ئەفرۆشی حیمایی مستەهلیکی نییە حیمایی ئەوەی نییە ماوادێکی ئەو ماوادەی خۆی کە ئینتاجێک ئەسا من دەیان معمەلە ناسم لە سلێمانیا گەورەترین کێشەی ئەوەیە منافەسەی ماوادی ئێرانی تورکیەکەی پێ ناکرێت بۆ پێی ناکرێت لەبەر ئەوەی ئەو مەسەلەن تۆ لە ئێران و شتێگەنی ئەو معمەلەکە شتێک سادیراتەکە بۆ دەروی وڵاتی خۆی لە سایە 10-15 زەریبەی وەرەگرێتەوە هەرزانترەکەوێ ئەم خاوەن کارگانی ئێمە تووشی ئینهیارە بن بەچی ئێمە دەیان ساڵە لە بەڵێندەران بووین لە غورفەی تیجارە هاوارەکەین حکومەت ئەبێ حیمایی حساب مەسەلەن ئەگەر ڕێبیرێ چیمەنتۆ و شیش لە ئێرانەوە بێت و لە تورکیاوە بێ هەر چوار معمەلەکانمان هەمووی داخرێ بەڵام ئێستا توانیان حیمایی مستەهلیک بۆ ئەوان بکەن نێڵن مەوادی ئەوان لە وڵاتی کەوە بێ ئەگەر بۆ منتەجەکانی کەش بکرێ ئێمە سەرکەوتنی زۆر گەورە بەدەزێن خۆی هاوردەکردنیشی شتێکی لۆژیکیە کە پێویستە بەرهەمی جۆرا و جۆر بێتە نێوەڕێمی کوردستانەوە بەڵام پێویستە بە جۆری تر ڕقابەی لەسەر بێت لە ئەمریکا شەریکەی توێتە سیارەیەکی توێتە بچێتە ئەمریکا و زەریبەکەی لە 150 بۆی منافەسەی شەریکاتی سیاری ئەمریشینەکە ئەمە لێرە حیمایی منتەجی خۆتە ئێمەش با هەموو مەوادێ بێ بەڵام حیمایی منتەجی خۆم ئەساسترە بۆی هیچ سعرە لە سعری ئەو کەمتر نەبێت تۆ حەزت لە شیشکێ بڕۆ بیکە بەڵام لەسەر حسابی منتەجەکەی خۆمنا دوا پرسیارم لە کاکمیران کرد با لە تۆش بپرسەم ئازیز خان ئەوەی کە
توانرا ئەو پەیام و ناڕزایی و پێشنیارانی کە لە کۆڕبەندەکەیە بکرێ توانیت بە پێی شوێنی خۆی بکاتەوە بۆ ئەوەی گلەییەکان بە هەندوەر بگیرێ پێشنیارەکانیش بە هەمان شێوە بگاتە شوێنی خۆی بەڵێ لە کلچ کاتێکە دەرەکەوێت وەکو کاک میران باسی کرد لە کۆڕبەندی داهاتووە ئەگەر هاتوو ئەم کێشانێکە لە ئەم کۆڕبەندانە هەمان بوو بێگومان هەموو کۆڕبەندێک یاخود هەر شتێک لایانی مثلەن پۆزیتیڤی هەیە هەندێک لایانی نەگەتیڤی هەر ئەبێ هەبێت و ئەگەر هاتوو لە کۆڕبەندی داهاتووە گوێمان لێ بگیرێت و چارەسەر بکرێت بەڵێ بێگومان جێی خۆی کردوتەوانێ و نەجاحەتی هێناوە. من زۆر سوپاسی ئامادەبوونی هەردووکتانەکەم هەریەکە لە بەڕێزان ئازیز ئومێد نوێنەری شاری ئارام بەڕێز میران کامیل بەڕوبەری کۆمپانیای سامسۆن کە لێرە ئامادەیتان بوو ماندوو نەبین هیواداری ئەو داوە خواستانی کۆمپانیاکان پرۆژەکان کە لێرە پێشکەشیان کرۆ بگاتە شوێنی خۆی جۆرێک لە بژانەوە هەم لە هەرێمی کوردستان لەم شار و پارێزگای هەڵەبجێش بێگومان بێنێتە پێشەوە.